ڕێگای سلێمانی بەڕووی دانیشتوانی ئیدارەی ڕاپەڕین ڕانیە و قەڵازیدا داخراوە، بەڵام ڕێگاکی قاچاقیە من پێتان دەڵێم بۆ ئەوەی دانیشتوانی ڕانیە و قەڵازیێ و قەزا و ناعیەکانی ئیدارەی ڕاپەڕین بڕۆن بۆ سلێمانی دوو ڕێگا هەیە. ڕێگایەکیان ڕێگای چواقڕنا بۆ دوکانە کە ماوەی 6 ڕۆژە لەلایەن خۆپیشاندەرانەوە لە کانی وەتمان داخراوە هاتوچۆی پێدا ناکرێت و ڕێگای دووەمیان ڕێگای بنگردە کە ئەمڕۆ دانیشتوانی بنگردیش بە هەمان شێواز ئەوانیش گردبوونەوە و ڕێگاکان داخستواتە ئەو دوو ڕێگایە ڕێگای سەرەکی دانیشتوانی هەم ئیدارەی ڕاپەڕین و هەم تەنانەت ئیدارەی سۆرانیشە. ئێمە بە دۆراچوونمان بۆ ئەو بابەتە کردووە. ئێستا یەک ڕێگا ماوە بۆ ئەوی دانیشتوانی ئیدارەی ڕاپەڕین لێوە بڕۆن بۆ سلێمانی کەویش ئەوەیە کە لە ڕێگای بێستانەوە بڕۆن بۆ کۆیە، لە ڕێگای کۆیەوە بڕۆنەوە بۆ دوکان کە ئەمەش یەک کاتژمێر بۆ یەک بۆ کاتژمێرێک و 15 خولەک ینی ڕێگاکە درێژ دەکاتەوە و ئەگەر لە پێش ئەو ڕێگاگرتنە دانیشتوانی قەڵاتزێ بە 12,000 دینار بە تەکسی ڕۆژمان بۆ سلێمانی ئێستا بە 15,000 دینارە. هۆکاری داخستنی ئەم ڕێگایانە ئەوەیە کە ماوەی 13 ساڵ بۆ 14 ساڵە ڕێگای دوکان بۆ چواقڕنا کە ڕێگا سەرەکیەکەیە بڕیاری جێبەجێکردنی بۆ دەچوو بۆی بکرێت بە دووسایت، بەڵام ئەمڕۆ ئیشتیا دەکرێت و بایندا دەکرێت و ئەم ساڵ بە بیانووی نەبوونی بودجە و ساڵش کە بە بیانووی کێشەی کۆمپانیاوە بەم شێوازە ئیشوکارەکان دوا دەخرێت. ئەوەی گرفتاریش دەبێت لەم نێوەندەدا هاوڵاتیانی ئیدارەی ڕاپەڕین کە قوربانی دەستی ئەم ڕێگایان.